بە گوتەی سەرۆکی ستونە هاوبەشە لەشکریەکانی کۆریای باشوور، ئەمریکا و کۆریای باشوور بەیانی ڕۆژی چوارشەممە بە کاتی خۆجێی چوار موشکیان لە بەرامبەر کەناراوی ڕۆژهەڵاتی نیمچە دوورگەی کۆریا تەقاند. ڕۆژی سێشەممە فڕۆکەکانی هێزی ئەسمانی کۆریای باشوور ڕاهێنانی لەشکریان ئەنجامدا بۆ وەڵامدانەوەی دوایین تەقاندنی موشک لەلایەن کۆریای باکوورەوە و سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی کرێن ژان پیێر هەواڵەکەی پشتڕاست کرد. بۆ پیشاندانی توانەکانی لێدانی لەشکری هاوبەش و دینامیکێکی بەرپەشدانەوە و پیشاندانی توانەکانی دووقۆڵی وڵاتەکانمان بۆ ئەو مەبەستە ئێمە بەردەوام دەبین لە پێکەوە ڕێخستن و وەڵامدانەوەی دەستبەجێی نێوانمان بۆ ماوەیەکی درێژتر، هەروەها سێلایەنی لەگەڵ کۆماری کوریا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش. پیۆنگیانگ ڕۆژی سێشەممە موشکێکی بالستی مەودا مامناوەندی تاقی کردەوە لە بری ئەوەی بەرەو ئاسمان ئاڕاستە بکرێت کەچی موشکەکەی بەرەو ژاپۆن هاویش. موشکە بالستیەکەی کە لەلایەن کۆریای باکوورەوە تەقێنرا کارێکی نابەجێ بوو، هەروەها ڕێگەپێدراو نەبوو. ئێمە هەتا دەکرێت بۆ پەڕیوریاییەوە وەڵام دەدەینەوە. چاودێران دەڵێن پێدەچێت کە تەقاندنی ئەو موشکە بالستیە کاردانەوەی پیۆنگیانگ بێت بەرامبەر ڕاهێنانە لەشکریە هاوبەشەکانی نێوان ئەمریکا و ژاپۆن و هەروەها کۆریای باشوور، ئەوەی لە ساڵی 2017ەوە مانۆری لەم جۆرەی نێوانیان بۆ یەکەم جارە. بەڕێوەبەرایەتی بایدن گوتی ئەو وابەستەی بەرگریکردنە لە هاوپەیمانانی گوتیشی، بەڵام بۆ دیالۆگیش ئاواڵەیە. ئاماژمانمانەوەی نیمچە دوورگەی کوریایە کە بە تەواوی لە چەک داماڵدراو بێت. هەروەها ئێمە ئامادەی بەشداریکردنی لە دیبلوماسیەتی ڕژد و بەردەوام بۆ بەدەستهێنانی بەرەو پێشچوون بە ئاقاری ئەو ئامانجە و ئامادەشین بە بێمەرجی پێشوەختە لەگەڵ کوریای باکوور کۆ ببینەوە. باڵیۆزی ئەمریکا بۆ نەتەوە یەکگرتوەکان داوای کۆبوونەوەیەکی ئەنجومەنی ئاسایشی کردووە بۆ کارکردن لە پێناو سنووردارکردنی پرۆگرامەکانی چەکە کۆمەڵکوژەکانی کۆریای باکوور، بەڵام شیانی کاردانەوەیەکی بەهێز لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە بەدی ناکرێت، چونکە چین و رووسیا کە ئەندامی هەمیشەیین لە دژی سەپاندنی گەماروی زیاترن بەسەر کۆریای باکووردا. بەڵام پیۆنگیانگ بەم دوایانە یاسایەکی پەسەند کرد و تێیدا ئامادەیی خۆی ڕاگەیاند بۆ تەقاندنی چەکی ناوکی بە مەبەستی وەک دەڵێت خۆپاراستن بەڕووی هێرشەکان بە چەکی نەریتی. بەکردنی سیاسەتی هێزی ناوکی بە یاسا ئەوە ڕەوشی وڵاتەکەمان وەک دەوڵەتێکی خاوەنچەکی ئەتۆمی گەڕانەوەی نییە. چاودێران پێشبینی دەکەن کۆریای باکوور بەم زوانە تاقیکردنەوەیەکی دیکە ئەنجام بدات. بەدڵنیاییەوە کۆریای باکوور وا هەڵدەدات ڕەوشەکە بقۆزێتەوە بەهۆی ئەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئیستادا سەنگی خستووەتە سەر جەنگ لە ئوکرانیا، جا ئەمەش دەرفەتێک بۆ پیۆنگیانگ دەخولقێنێت ئامانجی خۆی بپێکێت. هەفتەی ڕابردوو کۆریای باکوور چەند موشکێکی بالستی مەودا کورتیشی تەقان کە هاوکات بوو لەگەڵ سەردانەکەی کاملا هێرسی جێگری سەرۆکی ئەمریکا بۆ کۆریای باشوور و هەروەها ناوچەی لە چەک داماڵدراو. بۆ پاچی ویدە کۆسوارە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.